نوێژی بە کۆمەڵی باڵی عرفانی عەبدولعەزیزە لای ڕاستی هۆڵی کۆنگرەی بزوتنەوەی ئیسلامی. ئەمەشیان هەمان نوێژە، بەڵام هی باڵی کامیلی حاجی عەلیە لای چەپی هۆڵی کۆنگرە. هەر لە سەرەتایی کۆنگرەکەوە بە هۆی گلێ و گازەندەکانی باڵی کامیلی حاجی عەلیەوە گرفت کەوتا کۆنگرەی حیزبەکە و بڕیاریاندا بەشدار نەبن لە کۆنگرەکەدا. لایەنگرانی باڵی کامیلی حاجی عەلی دەڵێن ناوی بەشێک لە کادرەکانی نزیک لەم باڵەوە دەرکرا و ڕێگەیان پێنادەن بەشداری کۆنگرەکە بکەن. هیچ ئەوەش کۆنگرە فیاڵە لەبەرەوە ناوێکی زۆریان تەزویر کردووە قەرارەوە بە هەموو پەیمانێک شت نەکری ئەو مۆر ئیمزاکە کردیان لەسەری ئالوە هیچی ئەسڵ و ئەساسی نیە فێڵ کرا خەڵکی زۆریان زیاد لەبەرەوە کۆنگرەنیان بەتانەیە زانین چاڕی کۆمیسیۆنین ئاخر بڕیارمان باتوو. لایەنگرانی باڵی عرفانی عەبدولعەزیزیش دەڵێن ناوەکان 6 ساڵ پێش ئێستا لە کۆمیسیۆنی باڵی هەڵبژاردنەکان تۆمارکراون و ئەو قسانەی دەکرێت لە سەر ئەنجامدانی پێشێلکاری دوورن لە ڕاستیەوە. ئەبێ کاک حاجی کامیل و ئەو بەڕێزانە بەهات بەیانە کۆڵی کۆنگرە تەسلیمی ئەمری واقعی کۆنگرە بۆیان بۆی کە بزانە کێ دەنگ بە کێدا، بەڵام بۆچی نەهاتە ژوورەوە بۆچی نەهاتنە ژوورەوە نسبەیەکی کەمیان بوو. ئەمە ژێی ئەسەف و داخەکە ئێمە داخەخۆنین ئینسانی موسڵمان ئاوا لە ڕووی ئەخلاقەوە ئاوا هەڵسو کەوتووە بەم شێوە تەعامل بکات. لە پاش نزیکەی 3 کاتژمێر لە ململانێ باڵی کامیلی حاجی عەلی چوونە بەردەم هۆڵی کۆنگرە تاوەکو ئەگەر ڕێژەی یاسایی کۆنگرە تەواو کرا بچنە نێو هۆڵی کۆنگرەکەەوە. بەڵام ئەوەی ڕوویدا ئەوە بوو کۆنگرەکە ئەو ڕێژەی بەدەست نەهێنا کە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان دیاری کردبوو. 1000 و بەوانەی ئێمەشەوە کە لەوێ بوونە 1070 کەس بووە ئەبواە 1170 کەس لێ بواە و ئێمە بە مەقسەد مەجموعەیەکمان کردە ژوورەوە معلومە لای بەڕێستان ئەو خەڵکە زۆرانی ئێمە لە دەرەوە بوو ئەمە تەکتیکێکی ئێمەش بوو. عرفان عەبدولعەزیزیش دوای دواخستنی کۆنگرە باسی لەوە کرد ئەم کارانە تەنها بۆ تێکدانی کۆنگرەی بزوتنەوەیە. ئێمە عەلاقەی ئەوانەمان نییە، ئەوانە زۆربیان فەسڵ کراون لە بزوتنەوەی ئیسلامی. ئەسڵەن ئەو کەسە کە وتەبێژەکەی خۆشمان باسی کرد نە قنچکی سیرە نە سەلکی پیازە نە بە حەیاتی بزوتنەوە بووە لە خۆی قسە ئەکا لە خۆیەوە واقۆی کردە بە وتەبێژ. بڕیار بوو ئەم کۆنگرەیە کۆتایی بە ململانەی چەند ساڵی هەردوو باڵەکە بهێنێت و پۆستی ڕابەری بزوتنەوەی ئیسلامی دیاری بکات، بەڵام بەهۆی سەرهەڵدانەوەی ناکۆشەکان کورسی کەسی یەکەمی بزوتنەوە تاوەکو ئێستا بێڕابەر ماوەتەوە. ئەمیر محەممەد، کورسات نیوز، سلێمانی.